لە ڤیدیۆکانی پێشوودا زانیاری تەواوم لەسەر توشبوون بە دەوالی و ڕێگاکانی چارەسەرکردنی یانێ. ئینجا با لەم ڤیدیۆیەدا 5 ڕێگای خۆپاراستن لە دەوالیتان بۆ باس. لەم ڤیدیۆیەدا باسی ئەوم بۆ کردن کە هۆکاری توشبوون بە دەوالی بەهۆی شلبوونەوەی سەمامی ناو خوێنهێنەرەکانەوەیە. هەر بۆیە کاتێکم حاڵەتە ڕوئەیە هیچ ڕێگایەکی سروشتی نییە بۆ پێچەوانەکردنەوەی ئەم شلبوونەوەی سەمامە. بۆیە با 5 ڕێگەتان پێ بڵێم بۆ خۆپاراستن لە توشبوون بە دەوالی. یەکەم وەرزشکردن. وێڕای هەموو سوودەکانیکەی وەرزشکردن یەکێکە لە ڕێگاکانی خۆپاراستن لە دەوالی. لە ڕێگەی چووسکردنی سووڕی خوێن لە ناو قاچەکانە و بەهێزکردنی سەمامەکانی ناو خوێنهێنەرەکان. دووەم دابەزاندنی کێش. کێشی زۆر هۆکارێکە بۆ زۆر کێشە. لەگەڵ یا هۆکارێکە بۆ توشبوون بە دەوالی. لە ڕێگەی زیادکردنی پەستانی سەر خوێنهێنەرەکان و شلکردنی سەمامەکانی ناو خوێنهێنەرەکان. سێەم ئەگەر تۆ کارەکەت زۆر وەستان بە پێوی تێدایە یاخود دانیشتنی زۆری تێدایە، ئاگادار بە لە کاتی پشۆکان تا ئەبێ بیر لە تەندروستی قاچەکانت بکەیتەوە لە ڕێگەی بەرز ڕاگررتنی قاچەکانت یاخود لە کاتی دانیشتندا جوڵەی بەردەوام بە قاچەکانت بکەیت. چوارەم گۆڕانکاری خۆراک. بایم، فستق، نیسک، ماسی سەلمۆن و ماسی تونە. ئەم خۆراکانە پۆتاسیۆمی زۆر تایە. پۆتاسیۆم ڕێگایەکە بۆ کەمترمانەوەی ئاو لە ناو گیاندا و کەمترکردنەوەی ئاوساوی قاچەکان. پێنجەم زوو سەردانیکردنی دکتۆر. هەر لەگەڵ سەرهەڵدانی نیشانەکانی دەوالیدا زوو سەردانیکردنی دکتۆرەکەت ئەبێتە هۆی ئەوەی بە چەند ڕێگایەکی ئاسان و بەبێ نەشتەرگەری بتوانرێت حاڵەتەکەت چارەسەر بکرێت. هەستەکەیت هەموو پرسیارەکانتمان جواب نەیاوەتەوە، ئەتوانی لە خوارەوە بە کۆمنت بۆمان بنووسیت یاخود پەیوەندیمان پێوە بکەیت.